الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمان برزكان لم يقدر رجع برسالي أو ما ليكري كأمي مسلمان لمالوين كرنتينا كراوين آية درسته آفرتان لمالوا ببن با پیشنیش واتا إمامتي بكن وبياوان لبشتيان ونيوشكن یان دەبێ ئیمامەتی شەرتە دەبێ پیاوان بچنە پێشەوە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن باسی لەمە کردووە لە چی حاڵەتێکە دروستە و لە چی حاڵەتێکە نادروستە خوای گەورە یارمەتی دەرمان بێ تەفسیلی پێدەین. سەرەتا دەبێ ئەوە بزانین خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێ الرجال قوامون على النساء واتە پیاوان دەسەڵاتیان هەیە بەسەر ئافرەتانەوە کەواتە زانایانە فەرموون جمهوری زانایان ئەم ئاەتە بەڵگەی لەسەر ئەوەی کەوا دروست نییە ئافرەتان پێشنوێژی پیاوان بکەن بەڵکو پێشنوێژیش تایبەتە بەس بە پیاوان چونکە نەهاتووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر لە سەردەمی ئەوەوە ولا سردمي چوار خليفة برزكا وهتا سردمي تابعين وبقر هتا ام سردمي خوشمان قد نبوة آفرتك پیش نجيب كالا مزگوتك و پیاوان لپشتیوا بوستن بلکو پیاوان پیش نجيان کردوا و آفرتان لپشتی پیاوان وستاون و اما رأي جمهوري زانایانا و بقر باتفاقي هر چوار مذهبكش لسر او رأيان بۆیە دروست نییە ئافرەتان پێشنوێژی پیاوان بکەن چونکە بۆ ئەم باسەکەین ئایا ئافرەت لە ماڵەوە منداڵی هەیە پیاوی هەیە مێردی هەیە کوڕی هەیە کوڕعازەبی هەیە لە حاڵەتێکی ئاوها باوکەکە نەخوێنەوار بوو یان کوڕەکەی نەیزانی قورئان بخوێنێتەوە دروستە ئەم ئافرەتە پێشنوێژی بکات لە وەڵامدا دەڵێن نەخێ دروست نییە بەڵکو دەبێت پیاوەکە بچێتە پێشەوە و ئەدیلێ زۆر هاتۆ لەسەر ئەوەی کەوا ئەبێ پیاوان پێشنوێژی بکەن نەک ئافرەتان لەوانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام خەیر الصفوف النساء آخرها وشر الصفوف أولها واتە باشترین سەفی ئافرەتان کاتێک دێن بۆ نوێژ و بۆ جەماعەت لە سەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتان دەچون بۆ نوێژی جەماعەت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئافرەتان مەنع مەکەن لە مزگەوت لە کاتێکدا فەرمێ بویوتهن خەیر لەهن بەڵام ماڵەکانیان خێرترە بۆ ئەوەی هەم خۆشیان و هەم پیاوان تووشی فیتنە نەکەن ئەگەر هاتن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ باشترین سەفی ئافرەتان ئاخر سەفە بەلە ئەخیرەوە نوێژکەندە دوای پیاوەکانەوە و خێرترین و بگرە شەڕترین و خراپترین سەفی ئافرەتان لە فەرمودەکە هاتووە فەرمێ ئەو ئافرەتانن کەوا لە سەفی یەکەمن لە پێشەوە زانایانە فەرموون کەواتە ئافرەت لە سەفی یەکەم باش نەبێ بوەستێ ئەی بۆ بچێ ئیمامەتی بکات یاخود فەرمودەکەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام التصفیق للنساء والتسبيح للرجال كاتك پیاوان برنوێژی ئەکەن هەڵەیەکەکەن پیاوان دەڵێن سبحان الله بۆی ئیمامەکە ئاگادار بێتەوە بەڵام کە ئەم هەڵە لە پیاوان کاتێک ئیمامەتیەکەن تووشی هەڵەیە بوون ئەم ئافرەتە نابێت بەدەم بڵێ سبحان الله بەڵکو التصفیق للنساء ئاها داتەبان دەستی ئەمە بۆ ئیعازێکە ئیشارەتێکە بۆی ئەو ئیمامە بزانێت تووشی هەڵە بووە بۆ چکە دەنگی ئافرەت عەورەتە لەو حاڵەتەشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئاوا بدەنە بان دەستانە کەواتە لە حاڵەتێکی ئاوها مەنع کرا بێت کەواتە بچێتە پێشەوە قورئان بخوێنی و پیاوان گوێی لەو بێت ئەمە لای هەر چوار مەذهەبەکە و لای جمهوری زانایانە فەرموون ئەم حاڵەتە دروست نییە ئافرەتان ببن بە پێشنوێژ و پیاوان لە پشتیوە نوێژکەن ئەمە بەگشتی بەڵام ئایا ئێستا لە حاڵەتێکی ئاوا لە ماڵەوە ئەم ئافرەتە دروستە بێتە پێشنوێژ و مێردەکەی لە دواوە لە پشتیوە نوێژ کات مناڵەکانی دەڵێن هەر نابێت دەبێ پیاوەکەیان کوڕەکەی چێتە پێشەوە بەرنوێژی بکە نابێ ئافرەتە بەرنوێژی بکات بەڵام ئەگەر
لە حاڵەتێکە ئەم دایکە کۆمەڵە مناڵی وردی هەیە، سێرەکەی 3 ساڵە 4 ساڵە، دروستە ئەم دایکە بچێ پێشنوێژی بکە؟ بەڵێ دروستە لەو حاڵەتەیە. لەو حاڵەتەیە دروستە مناڵەکانی 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە سێرەکەی ئەم دایکە ئەوێ ڕای بێنێ لەسەر نوێژ فێریکە قەیناکە ئەو دروستە لەو حاڵەتەیە. بۆ پێشنوێژیش دروستە، بۆ چونکە دوونە تەمیزە، ئەم منداڵێشتا خێر و شەڕی خۆی لێک ناکاتەوە، نەگەشت تەمەنی 7 ساڵ بەسەرەوە. بەڵام ئەگەر مناڵەکە 7 ساڵ بەسەرەوە بوو، چونکە سەحابەمان هەبووە عەمری کوڕی سەلەما تەمەنی 6 ساڵ بۆ ئیمامەتی قەومەکەی کردووە. کەواتە ئەگەر مناڵێک گەیشتە تەمەنی 6 ساڵ بەسەرەوە کوڕ بوو، لە ماڵێکا بوو، ئەبێ ئەو مناڵە بە نوێژی بکە و دایکەکەشی لە پشتەوە بێ یان خوشکەکەی لە پشتیەوە بێ، نەک ئافرەتەکە بچێتە پێشەوە و ئەو مناڵێکەوە 10 ساڵە 12 ساڵە ئەو لە پشتیەوە نوێژ کات. ئەمە حکمی شەریعەتی ئیسلامە سەبارەت بەم بابەتە. وتمان جمهوری زانایانە فەرموون دروست نییە بە هیچ شێوەیەک ئافرەتان ببن بە پێشنوێژی پیاوان، بەڵام جمهوری زانایانە فەرموون دروستە ئافرەتان پێشنوێژی ئافرەتان بکەن. ئەوە گومانی تێدا نییە کەوا دروستە و ئاساییە. لەکوێ بوەستێ ئافرەت لە ناوڕاستی ئافرەتانە وەستێ و پێشنوێژی ئەکات. لەلای هەندێک زانایان هەندێک قەول هاتووە لەوانە، ئیمامی تەبەری و ئەبوو ثەور و لەگەڵ ئیمامی موزەنی ئەو قەولیان هەیە کاڵێن مطلقاً ئافرەتان دروستە پێشنوێژی بکەن، استدلالەکەن بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثی ئوم وەرەقە. ئەم فەرمودەیەش لای هەندێک زانایان ضەعیفە و هەندێک لە زانایانیش فەرموون ئەگەر گریمان صحیحش بێت ئەوە حەمل دەکرێت لەسەرەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوازیدا بۆ ئوم وەرەقە لە ماڵی خۆی بانگ بدا و پێشنوێژی بکات، ئەوە بۆ پێشنوێژی ئافرەتانە، نەک بچێت پێشنوێژی پیاوان بکات. والله أعلم. قسە و باسی زۆر لەسەرە، بەڵام ئەمە بە پوختی و بە کورتی ئەحکامی پێشنوێژی ئافرەتانە سەبارەت بە ئیمامەتیان و پیاوان لە پشتیوە نوێژکەن لە چی حاڵەتێ جایزە و لە چی حاڵەتێ وتمان ناجایزە. ئێستا لە کۆتاییدا بە پوختی بۆتان باسەکەمەوە. حاڵەتێک کەوا دروستە جایزە ئافرەت ببێتە پێشنوێژی ئافرەتان، ئەمە جایزە. و جایزە ئافرەت پێشنوێژی مناڵە بچووکەکانی بکات کە تەمەنیان خوار 6 ساڵ و 5 ساڵ و 4 ساڵە، ئەوەشیان جایزە ئینشاءالله. بەڵام ئافرەتێک ببێتە پێشنوێژی مناڵێک تەمەنی 10 ساڵە 12 ساڵە یان بێتە پێشنوێژی پیاوەکەی لە ماڵەوە، ئەمەیان لای جمهوری زانایان دروست نییە. بۆیە زانایانە فەرموون ئەسڵەن ئەو پیاوانی کە لە پشتیەوە ئافرەتانە نوێژەکەن بەو حاڵەتە ئەوە نوێژەکەیان باتڵە لەلای هەندێک زانایان، یا هەندێک لە زانایانە فەرموون مجزئ نییە، واتە پاداشتی نییە. بۆیە ئاگاداری ئەم ئەحکامانە بن ئینشاءالله، هەوڵدین بە جۆرەی شەریعەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنەتەکانی ئەو تەطبیقین، فەرمودەکانی ئەو هەڵبەتە دیارە خوای گەورە باشتری لێزانێت، چونکە ئەلا یعلم من خەلق وهو اللطیف الخەبیر. داواکەم لە خوای پەروەردگار بەڕەحمی خۆی ڕەحممان لێ بکات و لە هەموو دەرد و بەڵایەکمان پارێزێ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.